ئەگەر چی شەو درەنگە ساقی بۆم تێکا کەمێکی تر کەوام شەو سەری هەڵدا لە ناخمدا خەمێکی تر. چیرۆکی ئەم جارەمان ناڵە و گریانی ژنێکی کوردە کە بۆ شاکارێکی مەزن لە ئەدەبیاتی کوردیدا. ساڵی 1976 لە بەغدا دوای دەستگیرکردنی کەسایەتێکی سیاسی بە ناوی خاڵە شەهاب بڕیاری لە سێدارەدانیشی بۆ دەردەچێت. دوای دەرچوونی بڕیارەکە هاوسەری خاڵە شەهاب شەوێک بەناڵە و گریانەوە خۆی دەگەێنێتە لای ماڵی کەریمی حیسامی و تکا دەکات بۆ ئەوەی شتێکی بۆ بکەن و خاڵە شەهاب لە سێدارە نەدەن. یەکێک لەو کەسانی لە ماڵی کەریمی حیسامی دەبێت هێمنی شاعیر بووە. بۆیە دوای ئەوەی ژنەکەی خاڵە شەهاب بە گریانەوە دەڕوات هێمنی شاعیر دەست دەداتە پێنووسەکەی و لە ناڵە و گریانی ئەو ژنە قەسیدەی عیشق و ئازادی دەنووسێت. پێنووسەکەی هێمن دەبێتە شایەتی ناڵێ و خانمە و فرمێسکەکانی دەهۆنێتەوە و دەیکات بە قەسیدێکی بەناوبانگ و پڕ لە سۆز و دەڵێت کە فرمێسکم لەسەر ڕوخساری کیژی دڵشکاو بینی وتم یاخوا لەسەر سورگوڵ نەبینم شەو نمێکی تر. سەرنجام هەر لە هەمان ساڵدا خاڵە شەهاب لە سێدارە دەدرێت و دوای ساڵێکیش شعرەکەی هێمن لە دیوانی ناڵەی جودایی بە ناوی عیشق و ئازادی بڵاو دەبێتەوە. ئەم شعرەی هێمن لەلایەن زۆرێک لە هونەرمەندانەوە وتراوەتەوە کە دیارترینیان حەمە جەزا و حەسەن دەرزی و مەرزیە فەریقی.